سەردەمانێک بەشێک لە حیزبە سیاسیەکان و بەشێک لە ڕۆشنبیران و کەسایەتیە سیاسیەکان بەردەوام داوایان دەکرد ئەگەر بگەڕێنەوە بەغدا کێشەکانمان چارەسەر دەبن و دەرگای خێر بەڕووی خەڵک دەکرێتەوە. سەدای گەڕانەوە بۆ عێراق و عێراقچێتی هەندێک لەو خەڵکە هێندە بەهێز بوو کە شانازیان بە عێراقی بوونی خۆیانەوە دەکرد. خەریک بوو کوردایەتیان لە بیری تاچی کورد دەبردەوە و لە هەستی نەتەوایەتیان دایان دەماڵین. لە بەرامبەردا هەندێک لە حیزبەکان دەیانگوت عێراقی ئێستا هەمان عەقڵیەتی عێراقی جارانە کە کوردی ئەنفال دەکرد و دەیچەوساندەوە. ئەوان دەیانگوت ئەگەر هەموو شتێکی ئەم کوردستانە ڕادەستی عێراق بکەین هێشتا حەزی عێراقیە شۆڤێنیەکان تێر ناکات و ئامادە نابن مافەکانی گەلی کوردستان بدەن. ئێستا کە ڕێککەوتن لەگەڵ عێراق کراوە و نەوت و داهاتەکان ڕادەستی بەغدا کراون دەپرسین بۆچی عێراق مافەکانی خەڵکی کوردستان نادات؟ بۆچی عێراقچیەکانی پێشوو بێدەنگ و بێهەڵوێستن لە بەرامبەر بەغدا؟ ئایا ئەو بۆچونەی کە دژی ڕادەستکردنی داهاتەکان و گەڕانەوە بوو بۆ عێراق ڕاست بوو یان ئەو بۆچونەی کە دەیانویست هەموو شتێک بدرێت بە عێراق و سەربازی عێراقی حکمی کوردستان بکات و بژێوی خەڵک و موچەی موچەخۆران لە دەستی بەغدا بێت؟ لە بەرنامەی ئەم جارەی ئێکس گفتوگۆ لەبارەی هەڵوێستی حیزبەکان و کەسایەتیەکان لەبارەی داهاتووی پەیوەندەکانی هەولێر و بەغدا دەکەین. بە میوانداری هەرێکە لە بەڕێزان شوان داودی ئەندامی خولی سێمی پەرلەمانی عێراق و بەهمەن کاکە عەبدوڵڵا ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. بەخێر بێن. کاک شوان بە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. پێشتر مەبەستم لە دوای ساڵی 2015 ئەوانەیە بەردەوام داوا لە حکوومەت هەرێمی کوردستان نەکرا کە داهاتی خۆی بە تایبەتی شنەوت ڕادەستی بەغدا بکات. ئیدی لە بەغدا کێشەی موچە نابێت، کێشەی پارە نابێت، کێشەکان حەل دەبن. بەڵام ئێستا کە دەبینین لە دوای 2019 دەست بەکاربوونی کابینەی نوێم هەموو شتێک بۆ بەغداکرا کەچی هیچ شتێک لە بەرامبەر ئەوە نابینین. بۆ ئەو کاتیش دروست بوو؟ زۆر سپاس. سڵاو لە بینەرانی بەرنامەکەت. بەخێر بێت. سڵاو لە کاک بەخەمن بەخێر بێت. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسا نابێت لە 2015 قسەی لەسەر بکەین، بێ بگەڕێنەوە بۆ دوای 2023 و پرۆسەی ڕزگارکردنی عێراق و پرۆسەی دامەزراندنەوەی ئەو دەوڵەتەی کە هەڵوەشایەوە. بەڵام فرۆشتی نەوت لە دوای 2014 ئەمانە بوو کە ئەم دەوڵەت خەرەمە هەمووی یەک تەواوە کات، هەمووی بە چەند قۆناغێک بە دوای یەکا دێت. لە 2023 دەوڵەتی عێراق نظامە سیاسەکەی عێراق کە نظامی بەعز بۆ ڕووخاوە، دواتر لەلایەن ئەمریکاوە هاوپەیمانانەوە حکوم کراوە وەکو وڵاتێکی داگیر کراو. دواتر پرۆسی سیاسی دەستی پێ کردووە بۆ نووسینەوەی دەستور بۆ پێکهێنانەوەی دەوڵەت جارێکی تر. بەڵێ کورد خۆی بەشێکی گرنگ بووە لەو پێکهێنانەوەی دەوڵەتە. بەڵێ ئێمە نەختی واقعیانە قسە بکەین، دوورکەوینەوە لە عاتیفەی سیاسی. ئەو برادرانەی کە لە نووسینەوەی پرۆسی دەستور و لە مجلسی حکم و ئەوانەیە بوون، جەنابی مام جەلال، جەنابی کاک مەسعود، جەنابی کاک نەوشیروان، ئەو قیادە تەقلیدیانەی کورد کە قیادەی حرەکەی سیاسی کوردیان کردووە لە شاخ و دواتر لە شار نوێنەرایەتی ئەم میلەتەیان کردووە، لەوە زیاتر لە ئیمکانە نەبوو بەدەست بهێنرێت کە لە دەستورا جێگیر کرا. ڕاستە هەمووی بەدڵمان نەبووە، هەمووی بەدڵی کورد نەبووە، بەڵام لەوە زیاتر ئیمکان نەبووە بەدەست بێت. ئەو دەستورە نووسراوە وەکو عەقدێکی ئیجتیماعی بۆ عێراقێکی تازە کە ئەم پێکهاتانە پێکەوە کار بکەن لە پرۆسەیەکی دیموکراتیە عێراقێکی فیدراڵی. ئەم دەستورە نووسرایەوە. من خۆم وەکو شوان لە سەرەتاوە پێم وابوو ئەم دەستورە خزمەتمان ناکە. ڕۆژنامەی هەواڵم هەبوو، من خەڵکی کەرکووکم لە کەرکووکا ئیشمە کرد و بە تایبەت پێم وابوو ئەم دەستورە و ئەو مادەی 140 خزمەت بە قەزیەکەمان ناکە. بۆیە خۆشت دەڵێ من دژی لەوە زیاتر بەڵێ من دژی بووم و لەگەڵ ئەوەشانە بووم دەنگی پێ بدرێ. بەڵام قیادەی سیاسی کوردی خۆمان تعبیعی خەڵکی کوردستانی کرد، جگە لە تعبیعی خەڵکی کوردستان لە کوردستان دەنگی تەواوی پێدرا،
لە شارێک سونیەکان بەتایبەت لە مووسڵ کورد سەری خست ئەو دەستورە ئەو دەستورە گە سێ محافەزە ڕەتی بکردایەتەوە سەر ناکەوت لە دوو محافەزەی سونی ڕەتایەوە لە مووسڵ کورد سەری خست برادرانی یەکێتی برادرانی پارتی ڕۆڵی گەورەیان هەبوو فیدرال خراپ بوو لە ئەوەی لەو دەستورەیە هاتووە وەکو ئیمکان و لەو مەرحەلەیە ئەوەی لەو دەستورەیە هاتووە ئەگەر بکرایەتە بنەمای کارکردن و پێکەوە کاری لەسەر بکرایە هیچ لایەک تەجاوزی نەکردایە پێم وا بوو ئەکرا کۆمەڵێ استقراری سیاسی دروست بکات لە عێراقا بەڵام بەداخەوە کێ بە جێبەجێ نەکرد ڕاکە ڕێژەیە چی عەرەب عێراقی چی سوننا چی دەسەڵات چی کورد مامەلەیەکی ئینتیقائی بژاردەیی لەگەڵ دەستوراکرا ئەو مادەی لە بەرژەوەندی تا دەستی پێوە ئەگری ئەو مادەیە لە بەرژەوەندی نییە نە لە بەرژەوەندی مێژوو بوو پراوێزێک نە مێژوو نیە یەک تەواوەکە پرۆسەیەکە پرۆسەیەکی سیاسی دەستی پێ کردووە ئەم پرۆسەیە ئەتوانین بڵێن بەسەقەتی لەدایک بووە بەسەقەتی لەدایک بووە گرفتی تایە کۆمەڵی کێشەی ئەزەلی ئەم دەوڵەتە هەیە لە سەرەتای دروستبوونی ئەم دەوڵەتەوە کە هاتوونە جارێکی تر خۆمان دەستورەکەمان نووسیوەتەوە نەمانتوانیوە ئەو کێشانە معالەجە بکەین ئەو کێشەمانمان بە هەڵپێسەراوی هێشاوەتەوە مەسەر لەوانە ناوچە جێناکۆکەکانە لەوانە پرسی یاسای نەوت و گاز بووە یاسای نەوت و گاز دە دەستورە پێتەڵێ دوو مادەی دەستوری پێداوێ و ئەڵێ ئەبێ یاسای بۆ نەمانتوانێت وڵاتێکی سەقەڵێ بەڵێ بەخراپی هاتووە هەر خۆشتان لە دوای 2016 ئەمانەوە ئەتانویست بگەڕێنەوە سەر ئەو بۆچوونە غەڵەتە یعنی قسە لەسەر ئەو بۆچوونە ئەبێ هەڵوەستە بکەین ئێمە وەکو کورد تا 2015 و تا 2016 تا 2017 کۆمەڵی کارتی بەهێزمان بەدەسەوە بوو کارتی بەهێزمان بەدەسەوە بوو ئەو کارتە بەهێزانە چی بوون کارتی بەهێزمان بەدەسەوە بوو کۆمەڵی کارتمان بەدەسەوە بوو ئێمە بە قووەت بووین نەوتمان 2014 تا 2017 بودجەمان لەسەر بڕان بودجەت دەسەر براوە کۆمەڵی شتت هەیە کارتی هێزە باشە نەوت دابەزی بوو نرخی نەوت دابەزی خەڵک موچێ وەرنەگەر بوو بۆچی ئێمە باسی ڕیفرامدۆم کرا هەموو عالم هاتە سەرخەت لەگەڵمانە لەبەرەوە کارت بووە بەدەستەوە کارت بووە بەدەستەوە ئەم کارتە بۆ استقلال ناکەی مفاوەزات پێ بکەی بە قووەت لە موقعی قووەتەوە مفاوەزات بکە و دەستکەوتەکانت بەدەست بێنە ئێمە ئیسە کاتێک چوونەتە بەغدا هیچ کارتێکمان نەماوە بە زعیفی چوونەتە بەردەست بەغدا ئەڵێ ئێستا بەلاوازی چوونەتە بەردەست بەغدا کاتی هیچ بەدەستمانەوە نەوتمان ماوە نە کارتی ریفراندۆمان ناوە نە پارەمان ماوە نە معاشمان پێدرێ بە زعیفی چوونەتە بەردەستی ئێمە چۆن لە کاتێکا بە قووەت بووین حسابمان بۆ بەغدا ناکرد بەغدا ئێستا بە قووەت حسابمان بۆ ناکرد ئێکەواتە بەغدا هەر لەسەر مامەڵەی بەهێزی و لاوازی ئێمە شەرواوین باش کاک بەهمەن ئەوڵ ئەو کاتی ئێمە ئەمانوت با بچین نەوت ڕادەست بکەین و بچین لەگەڵ بەغدا ڕێک بکەوین ڕێککەوین لەگەڵ بەغدا کارتی بەهێزمان هەبوو بەڵام ئێستا بە لاوازی چوینە سەرتا زۆر سپاس وەڵی هەر لە مقدمی بەرنامەکە دەست پێ دەکەم ئەوانەی کە بانگەشەی ئەویان دەکرد کاتی خۆی کە بچینەوە بۆ بەغدا و هەموو شت تەسلیمی بەغدا بکرێ و لەگەڵ بەغدا ڕێککەوین و ئەوانە من یەک شتی خوێندنەوەم هەیە بۆی ئەوانەی ناویان دەنێم ئەوانەی معارەزەی ئەم دەسەڵاتە لەگەڵ بەشێک لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەناو ئەو حکوومەتەی هەرێمی کوردستانە هەیە لەگەڵ گۆڕانیش بەشێکی گۆڕانیش ئەمانە استراتیجیان نییە ئەمانە سیاست بۆ کاتەکەن و سیاست بۆ شارعەکەن ینی سیاستێکی پۆپۆلیستانەیە ئێمڕۆ لەبەرەوەی موچە نیە لە بە قسەی فەرمانبەری ناو شارعەکان قسە بکە لەبەرەوە خەڵک موچە نیە لە گیرفانیا ئیتر استراتیجی سبەی و دوو سبەی و ساڵێکی تر نازانێت چییە و ئەمانە دەرکەوت بۆ خەڵکی کوردستان بەڕاستی ینی بەتەمای ئەوە نین ڕۆژێک لە ڕۆژان ئەم دەسەڵاتە لە پارتی وەرگرنەوە یان جوانتر بڵێم لە دەسەڵات لە پارتی و یەکێتی وەرگرنەوە خۆیان بن بە دەسەڵات چونکە ئەگەر بۆچی وا دەڵێم ئەگەر بە تەمای وەرگرتنەوەی دەسەڵات بن هەموو ئەو زانیاریانیان بە بەغدا نەدەدا و شەو ڕۆژ لە بەغداوە لەسەر گەندەڵی هەرێمی کوردستان و نازانم کەم و کورتەکانی هەرێمی کوردستانیان هەموو پێشکەشی بەغدا نەدەکرد بۆی بەغدا ئەوها زمانی درێژ بێ مەسەلەی 2003 ئەوەی کە کاکشوان باسی کرد هەمومان نەزانین لە 2003 کۆمەڵێک زوخوتات لەسەر کورد هەبوو ڕاستە ئێمە بەهێزەوە چوینەوە بە بەغدا ئەوەی کە کاکشوان ئەڵێ ئەوان لە منطقی هێزەوە ئێمەش لە منطقی هێزەوە نەخێر ئێمە لە 2003 لە منطقی هێزەوە تعاملمان لەگەڵ بەغدا نەکرد نەخێر ئەسڵ ئەگەر لەگەڵ لە منطقی هێزەوە تعاملیان بکردایە بجەنابی
سەرۆک بارزانی و جەنابی مام جەلال ئەگەر لە منطقی هێزەوە تعاملیان کردیاوت ئێمە حکوومەتمان هەیە و هێزی پێشمەرگەمان هەیە هەموو شتێکمان هەیە عێراق هیچی نییە بەڵام وانە بوو کەچی لە ناو نووسینەوەی دەستور کە کاکشان خۆی ئاگدار بووە لەو مۆزوعەوە هەموو خەڵکی کوردستان و هەموو خەڵکی عێراقیش ئاگدارن ئەوان زەختیان لە کوردە کرد کە لە هەندێک مادەی دەستوری تەنەزول بکە و هەمووشمان دەزانین کە چوونەوەی کورد بەغدا و ڕازیبوونی بۆ دەستورە کۆمەڵێک سقوطاتی ئەجنەبیش لەسەری بوو ئەمریکاشە ئەسڵەن ئەمریکا تا فشارەکانی جەنابی سەرۆک بارزانی و کشانەوەی لە بەغدا نەبوو ڕازی نەبوو فیدراڵی جوگرافی مێژوویش بداتە کوردە ئەیوت فیدراڵی محافظات زۆرترە زۆرە هیچ عیبی نییە ئەمە بە فشاری سەرۆک بارزانی و بە پشتیوانی مام جەلال و کۆمەڵێک سەرکردەی کوردی تریش کە لە بەغدا بوون توانرا ئەمە جێبەجێ بکرێت بەڵام لە 2003ەوە هەتا 2014 کێ دەستوری پێشێل کردە ئەوەی کە کاکشان وتی وەڵا ئێمەش هەندێک مادەی دەستوریمان پێشێل کردو و سونەی شەندێکی پێشێل کردو ئەوشن ئێمە هیچ مادێکی دەستوریمان پێشێل نەکردو ببێتە هۆی ناکۆکی لەگەڵ بەغدا ڕۆژێک لە ڕۆژان ئەوە تاریخی عێراق 2003 هەتا ئێستا لە یەک مفاوەزاتە عێراق بە هەرێمی کوردستانی نەوتۆ تۆ فڵان مادە دەستوریت پێشێل کردو بۆیە من عقوبەت دەدەم نەخێر ئەسڵان ئەوانەی کە دەیانوت بچینەوە بە بەغدا دەیانوێت زۆرێک لەو پەرلەمانتانان کاکشان خۆشی دەزانێت لە پەرلەمانی عێراق دەیانوگوت ئێمە چوینەتە لای مالکی گوتوێتی نەوتەکەتان دەرمەهێنن کە ئەوەی ئێستا من سوپاسێکم کاکشان لە منطقی قووە باسی دەرهێنانی نەوتی کرد کە مەزدەری قووە بۆ هەرێمی کوردستان ئەمە بۆ چوونێکی باشە ئەوان دەیانوێت ئەم پەرلەمانتارە کوردەکانی عێراقچیەکان دەیانوت مالکی وتوێتی ئێوە نەوت دەرمەهێنن هەڵی گرن بۆ نەوەکانی داهاتوتان ئێمە پارەتان دەدەینێ کەچی ئێمە نەوتیشمان دەرهێنا ئەو قوتی کە کاکشوانیش دەڵێ هاوڕێە لەگەڵ من کە قوتی بە هەرێمی کوردستان بەخشیوە نەوتیشمان دەرهێنا ئەو هەر ینی بودجەکەی پێشتر بڕی بوو بۆستە مەسەلەی ئەو خاڵە دەستوریانەی کە پێشێل کراون لە مادەی ١40ەوە ئەوە هەر باس نەکە لە هەرچی مادەکانی تریشە کە حسەی کورد لە 2010 حسەی کورد ڕۆژ بە ڕۆژ لە لەشکری عێراقی بەڵێ لە مادەی 58ەوە ئەوان پێشێلیان کردووە کە لە دەستوری کاتی عێراق بوو مادەی ١40یان پێشێل کرد لە ڕێژەی کوردیان لە جێشی عێراقی کە لە هەموو سێکتەرەکانی تر ڕێژەی کورد باشتر بوو لە جێشی عێراقی ڕۆژ بە ڕۆژ کەمتریان دەکردەوە ئەم کێشانە دوای بوو بەهۆی ئەوەی کە هەر ئەم معارەزەیە ئێستا ئەوانەی کە ئەیانوت بچنەوە بە بەغدا هەر ئەمانە دەیانوت گەیشتە ئەو ڕادێ دەیانوت ناکۆکی نێوان هەرێمی کوردستان و عێراق ناکۆکی نێوان شخصی نێوان کاکمەسعود 2016 بۆ کە لەگەڵ ئێستا 2015 و 16 لەگەڵ ئێستا وڵی کارتەکانمان بەهێز بوو من بەڵام ئێستا کارتەکانمان لاواز بوو ئەگەر بەو منطقی کاکشوان بێ کە ئەوان طبعا من 100% لەگەڵەوە بە منطقی هێز تعاملت لەگەڵ دەکا بەغدا باشە بۆ خۆ 2017 ئێمە کاکشوان لە ئەوجی قووەت بووین کە ڕێفراندۆمان کرد لە ئەوجی قووەت بووین و عێراقیش لە زەعیفیا بوو لە قووەتانە بوو هەمومان دەزانین ئەگەر خەتی یەکەمی مووسڵ داعش لە مووسڵ ئێمە نەمان شکاندای پێشمەرگە نێشکاندای حکوومەتی عێراقی بە خەونیش مووسڵی نەدەبینیەوە لە هەموو شوێنەکان پێشمەرگە هەیبەتی داعشیشکان و پێشمەرگە بە قووەت بوو نەوتیشمان هەبوو نەوتیش گران بوو وەزعی باش دارایشمان باش بوو بۆ ئەو کاتە خۆ هەر ئەم جەماعەتە بوون دەیانگوت وەڵا نابێ بچین ڕێفراندۆم بکەین و ڕێفراندۆم سەری کوردی خوارد و ڕێفراندۆمەوە نەخێر ئەزانی مشکلەکە لە عەقڵیەتەکەیە کاکە تۆ نەتوانی عەقڵیەتی بەغدا بخوێنیتەوە بەغدا لەوەتی دروست بووە باوەڕی بە مافەکانی تۆ نییە ئەمە نقطە ڕەس سەتر دواتر ئەوەی کە ئاخر خاڵ ئاماژەی پێ بکەم بۆ کاکشوان ئەوەی کاڵێ ئێمە قووەتمان هەبوو نەچوین لە بەغدا ڕێککەوین لە یەک ڕۆژیش حکوومەتی هەرێمی کوردستان من تەحەدا ئەکەم یەک کەس ڕەیەکی سەرۆک وەزیران پێشتر کاک نەچیروان بووە دوای ئەوە کاک مەسرور بووە دوای ئەوە لە پێش ئەوانیش بڵێن لە ماوەی نێوان کاک نەچیروان و ئەوانە دکتۆر بەرهەم ساڵح بووە یەک سەرۆک وەزیران یەک وەزیری حکوومەتی هەرێمی کوردستان وتبێتی ئێمە سنگی دەرپەڕانی و ناتوانین نامانەوە لەگەڵ عێراق ڕێک بکەوین هەمیشە کورد حەزی کردووە لە ڕێککەوتن هەمیشە جەنابی سەرۆک بارزانی تاکیدی لەوە کردوتەوە ئێمە باوەڕمان بە گفتوگۆ هەیە باش و هەمووشمان دەزانین ئەگەر لە 2014 بەبێ هیچ هۆکارێک کە نە بەپێی دەستور خاڵی دەستوریە نە بەپێی خاڵی بودجەیە بەبێ هیچ عرف و عادەتێکی دنیای و سەماوی ئەزانی کارداهاتەکان ڕادەست بکەین ئەوان کاکۆڤانگیان ئەم نقطەیە بدەمێ بزانم نەموشکیلیان دەستورە لەگەڵ ئێمە نەموشکیلیان قووەتی ئێمە و زەعیفی ئێمە ئەوان باوەڕیان بە مافی کورد نییە ئەم عەقڵیەتەیە لە بەغدا حکومەکە باوەڕیان بە مافی کورد نییە ئەگەر نەک ئەوان ئێمە لە نووسینەوەی دەستورە
ولا دوای ئەو نقطەیەەوەکەم تەواوی بە ئیسلاحات من حەزەکەم تەواوی ئەو نقطەیە ئەگەر ئەوان باوەڕێن بە مافی کورد هەیە کاک گۆڤان لە کوێی دنیا هەیە لە چه سیستمێکی فدراڵی دنیا هەیە تۆ بێ قوتی خەڵک ببڕی من دەپرسم لەوانە بڕینی موچەی خەڵک برسیکردنی خەڵک جینۆساید یا جینۆساید نییە چه فەرقی هەیە لەگەڵ کیمیابارانی هەڵەبجە و ئەسڵان سەدام حوسێن کیمیابارانی هەڵەبجەی کرد ئەنفالی کرد باشە بەڵام نەهات موچەی مۆزەفینی کوردستان ئەوانەی لە کوردستان کورد بوون و مۆزەفن مامۆستا بوون فەرمانبەر بوون بیبڕێ زۆر باش ئەگەر بیانووی ئەو خەڵکەی عێراقچیانەی کە ئەڵێن ئەگەر نەوتمان نەبوون دەرنەهێنایە موچەوەم بڕێ سەدام حوسێنیش بیانووی هەیە دەڵێ ئەگەر ئێوە ئێرانتان نەهێنایەتە هەڵەبجە منیش کیمیابارانی باش گەیشت کاک شوان عێراق چۆن بیرەکاتەوە مەرکەزیان فیدراڵی پێی وایە عێراق ئەوانەی کە دەسەڵاتدارن لەوێ عێراق بگەڕنەوە مەرکەزیەت عقليتي عربي عراقي عقليتي مركزيته او دولتان لدروزبوني وهشتا سال اوان حكمراني او دولتان اي كواتت شلون لقال يا رجل بكلام تو كومالي فاكتوري اقليمي ونيو دولتي هي مثلا ايما لدواي هالوشانوي دولتي عراق ودامزرانوي دولتي عراق امريكان يوستوا بريطانيا يوستوا كرد جاب بيتوا كرد يوستوا كرد بشي بلا عراق يعني لقل رأيك أوانا أبونا نك لقل رأيك إيمايا باشا أو فاكتور أقليمي ودوليانا لبرجواندي أوانا أبونا نك لبرجواندي إيما أقل من بوشي باسم كل سرتاوا أقل لو ودا زيادة بهات بدز بهات هاي لدستور أو جواميراني إيما لبغدابون تقصيريان ناكرت أوان بوتو خود لقل دستور نبوي جان من لخوم لقل نبوم لبرو بيم وابو ما فكان مانيتيا بدس أمسك أمر رجم لبيشاو ئەمڕۆژم بەرچاو ڕوونتر بووم پێم وابوو ئەمە فەکانمان بەدەست نایە مادەی 150 تا کرێتە 140 کێشەی ناوچە جێناکۆکەکانی ئێمە یەکلا ناکاتەوە پێشەوانەوە پێم وابوو تاقید دەکاتەوە و هەرواش بوو تاقیدی کردەوە واش دەرچوو باشە کەواتە خۆت باوەڕت بەوان نەبووە ئەی چۆن ئەتووی ڕێکەوتنیان لەگەڵ بکەیت ئەی تۆ کۆمەڵی فاکتەری نێودەوڵەتەیە تۆ بیەیەکت هەیە لەم بیەیە بۆت هەیە ئیش بکەیت کار بکەیت من یەک نمونەیەکت بۆ دێنەوە ئێمە وەفدێکی عێراقی لجنەی سەداقەی عێراقی ئەڵمانی داوەت بووین لەلایەن پەرلەمانی ئەڵمانیاوە ئەندام پەرلەمانەکانی ئەو لیژنەیە بە پێی لیجانی پەرلەمانی هەڵبژێنرا بوون خۆشبەختانە لە 8 ئەندام کە لەو وەفدەیە بووین 5 کورد بوو یعنی زۆرینەی وەفدەکە کورد بوو باڵێ کێ بوون ئەندامانی سییانیان لە برادرانی لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بوون یەکێک لە فراکسیۆنی گۆڕان بوو کاک مەسعود حەیدەری سە ئەوش پارتیە من لە فراکسیۆنی یەکێتی بوو لە پەرلەمانی ئەڵمانیا کۆمەڵێ کۆبوونەوەمان بۆ ڕێکخراو بینیمان ڕوێک کۆبوونەوەیەکیان لە 35 2017 ئێستا چیت نەخێر لە 35 2017 کۆبوونەوەیەکیان بۆ ڕێخستین لە وزارەتی خارجی ئەڵمانیا مسؤولي ملفي شرقي أوسط ومسؤولي ملفي عراق لقل ما ندانشت وتي حزمان كل لقل أم وفدية دانشين لبروا زوربتان كردن رسالة معناها بيان معناها بو خلق كردستان بيان معناها بوتان كان إيه من لقل تانين وبشتوان تانين أما قصي من يوكو ألمانيا قصي اتحادي أوروبيا بيويا جايني إيه من لقل تانين وبشتوان تانين خلام يكتان لسر عراق ما بي وري بقرنوا بلام لشوار شوي عراق ده لدروي أو شوارشيويا إما نهاورتانين نبشتوانتانين نأتى الناس نبع الناس زور صريح بالنقل ما باشا ها أما بقيادي خوتانو بخلقي خوتانش بقينن من خوم ليو نعمل بو باشا بلا كم ناردو نعمل بو فراكسيون كم ناردو نعمل حكومة عراقي بلي أوان بيوز بوناكا بيان بلي هموش تكزانن كاكا عزيزم أوان هموش تكزانن أوان برجواندي خويا لبرشاوة قرن نك برجواندي من نوان برجواندي من نابين برجواندي لإيطاري برجواندي كان خويا معاملة لقل مناك لإيطاري لبازني برجواندي كان خويا معاملة مع لقل باش تجاوزي كارتكاني استاش من بيتاليم مثلا استاش من بيتاليم خلقي كردستان رويشت مثلا من دستور لقل يا نبوم بلام كخلقي كردستان دني بيدا مجبورم التزامي بيوبكم التزامي بيوبكم الريفراندوم لقلين ابوي من لقلين ابوم بلام كبوه قرار رويشتم دنقم ده
التزامي پێوەکەم کە ئەبێتە قەرار التزامی پێوەکەم خۆ خەڵکی کوردستان لە 1992 خەڵکی کوردستان دەنگی بە بەڵێدا بۆ پەشیمان بۆ پەشیمان بووینەوەی یەک دقه بۆ پەشیمان بووین بابەتەکەمان ڕێفراندۆم نییە ئەزانم هەمووی پێیوەستە بێ بەڵام پەشیمانیەکە لە چیە لەبەرەوە ڕێگەم پێ نادرێن نە ئەقلیمی وڵاتانی ئەقلیمی ڕێم پێدەن ئێستا شەڵەن تاپۆی ڕەشە ناڵێن ئێستا چاپۆیەکی ڕەشە و بەهمەن باسیەوەی کرد قەطع الأعناق ولا قطع الأرزاق ڕزقی وڵاتە براوە بۆچیمانە یعنی ئەگەر ئمڕۆ بەکەڵمانەیە ئێمە بۆ ئێمە لە جیۆسیاسیەکی ئێمە جیۆسیاسیەکمانەیە لە بەرژەوەندیمان نیە لەگەڵەوەی جێبەجێ بکەین ئێمە هەر کاتێک ئەی بۆ دەنگماندا باش ئەی بۆ دەنگمان زۆر باشە ئەی بۆ دەنگماندا زۆر باشە گەیشت جیاوازەکە باسی کارتەکان کرد ئێستا و 2016 چی بوو مەسەل ئێمە کە باسی ڕفراندۆمان کرد هەموو وڵاتانات نەسەر خەت داوایان لێمان کرد نەیکەن مەرجەکانمان چیە مەسەوەیەکێ لە کارتەکانمان بوو کاکە ئەو یەکێ لە کارتە بەهێزەکانمان بوو ئەو یەکێ لە کارتە بەهێزەکانمان بوو کە خستمانە سەر مێز خەڵک کاتە سەر خەت مفاوزاتمان لەگەڵا بکە بۆ نەمان کرد باش پێت وایە ئەمە دەوڵەت بین عێراقوازی لە هێنابین یاد دەوڵەت بین عێراقوازی لە هێنابین تۆ جیۆسیاسیەکەتی ئوستازگیان تۆ ناتوانانی ببیتە دەوڵەت ببینە دەوڵەت من پێتەڵم ئێستا بتوانین ببینە دەوڵەت جەنابی کاک مەسعود ئەمڕۆ ناڵێن بەیانی ئەمڕۆ بڕیاری لەسەرەدا بەس لەبەرەوە لێمان قبول ناکەن و بە ئاشکراش پێمان ئەڵێن دۆستەکانمان من خۆم لە ناو پرۆسەی سیاسیە بوومە لەو کاتەیە ئەندامی پەرلەمان بوومە گوێم لێ بووە بەڕاستەوخۆ ئەمریکەکان چیان پیاوتین گوێم لێ بووە ئێرانەکان چیان پێوتوین گوێم لێ بووە بریتانەکان چیان پێوتوین گوێم لێ بووە سەر بابەتەکە گوێم لێ بووە تورکیەکان چیان پێوتوین هەمویان بە ئاشکرا پیان وتوین لێتان قبول ناکەین باش هەرچەندە بابەتەکەم پەیوەندی بە ڕیفراندۆمەوە نییە بابەتێکی دیکێ و جیاوازە لەگەڵەوەی نێوان کارتێک ئەکرێ زۆر باشی بەکاری بێنین زۆر باش تەرحمان کرد هەموو دنیا هاتە سەرخەت بۆ مفاوزات لەگەڵمانە زۆر باشە کاک بەهمەنی پێشتر دەتانگوت ئەو خەڵکانەی کە دەچن دەیانوێت لەگەڵ بەغداڕێک بکەوین و نەفتیان ڕادەست بکەین و نەوتیان ڕادەست بکەین و هەموو شتیان ڕادەست بکەین ئەمانە عێراق چین ئێستاشە چن خۆتان چۆن ڕێکەوتنتان لەگەڵ حکوومەت عێراقیە کرد بۆ ئەوان عێراق چی بن کاک کۆڤان سەیرکەم ڕێککەوتن جیاوازە لە تەسلیم بوون ئەمە دووشتی جیاوازە ڕێککەوتن هیچ کاتوەکو دووبارەی ئەەکەمەوە هیچ حکوومەتێکی هەرێمی کوردستان هیچ سەرۆک وەزیرانێک هیچ وەزیرێک و هیچ سەرۆک هەرێمێک ڕۆژێک لە ڕۆژان ئێمە نەیوتوە ئێمە نامانێت لەگەڵ عێراق ڕێککەوین تەنانەت لە گەرمەی ڕێفراندۆمیش جەنابی سەرۆک بارزانی گوتی ئێمە دێن گفتوگۆکەین دەرگای گفتوگۆمان کراوەیە لەگەڵ عێراق گفتوگۆکەین دوای ڕێفراندۆمیش ئەزانی کاکۆڤان ئەوان دەیانوت تەسلیم بن ئەم تەسلیم بوونەی ئێستیان دەویست کە نەوت ئەوە بە بڕیاری دادگای پاریس ئەوە ڕابگیرێ نازانم هەموو ینی من یەک پرسیار کاکشوان لە پەرلەمانی عێراق بووە خۆ بزەم لە هەموو ئەن لە ئێمە شارەزەت ڕێکەوتنە بۆ نا ئەمە ڕێکەوتنە بەس ئەو تەسلیمی دەوێ تۆ ڕێکەوتنت کردو بەس دەسێن من پرسیارێکی ناچاریە بەڵێ بەزانی چی کاکشوان ناچارەکە چییە با من پێ من پرسیارێک لە جەناب سێمانگ بەرلەوەی دادگای پاریس بڕیار بدات ڕێکەوتن کرابوو بەڵێ نەکەوە کاک کۆڤان ئەی باشە بگەڕێنەوە پێش ڕێفراندۆمیش چەند جار کاک نێچیروان ڕێکەوتنی کردو لە بەغدا کە سەرۆکی حکوومەت بووە چەند جار جەنابی سەرۆک بارزانی کە سەرۆکی هەرێم بۆ چۆتە بەغدا ڕێکەوتنی کرا چەند جار مامجەلال لەگەڵ یان کە سەرۆک کۆمار بۆ لەگەڵ مالیکی بەدەنگەدەنگ هاتووە لەسەر کێشەی کورد کاکە نۆتمان دەرهێنا بوو هێزیان هێنایە سەر هێزی دژلیان هێنایە سەر کەرکووک ئەو کاکشوان خۆی کەرکووکیە هێزی دژلیان هێنایە سەر خانەقین نۆتمان دەرهێنا بوو خاڵی دەستوریمان پێشێل کردبوو وڵاتی کەسمان داگیر کردبوو نەخێر هێزی پێشمەرگەمان بردبوو بە زۆر کەرکووک بگرین هێزیان هێنا نەخێر کاکە تعدامان لە عەرەب کردبوو هاتن بودجەی کوردستانیان بڕی موچەیان بڕی کاکە ئەمە واقعەکەیە تۆ ئەمەسیارێک کێ موچەی بڕی مالکی بڕی یەک شتێک بەس قەوسێک کە چوومە بەغدا یەکەم وتار کە نووسیمە لە بەغداوە یەکەم وتار دوای مانگی یەکەمم لە بەغدا وتارێکم نووسیوە نامەیەک بۆ کاک مەسعود لەڕێی کاک عارف قوربانیوە بەو عنوانە نووسیوە نووسیمەگەمە وا تێگەێنراوین مالکی موچەی بڕیوە بەداخەوە مالکی نەیبڕیوە بەداخەوە هەموو عەرەبی عێراق بە سونە و شیعەوە متتەفقن
لەسەر بڕینی موچەکەمە بالتأكيد بس كي هەمویان مالکی لەژێر زەختی ئەوان هەبڕوێت كاك شوان تا من بە سونە و شیعە هەموو عەرەبی عێراق سونە و شیعە من وتا بە وتار نووسیومە یەکەم وتارم لە بەغداوە نووسیومە ئەوەیە کە عەرەبی عێراق سونە و شیعە چونکە من لەگەڵ فراکسیۆنەکان قسەم کردووە و لەگەڵ وەزیرەکان قسەم کردووە بۆم دەرکەوت هەمویان متفقن هەمویان من پێت دەڵێم یەکێکیان نییە متفق نەبن ئەو عەقڵیەتەی کە بڕیاری بڕینی قوتی خەڵک دەدا بەڵام هەبوو ڕاوێژی بە مالکیەدا هەبوو ڕاوێژی پێ بدە لە ناو خۆمانە کورد بچێ ئوستاد گیان ڕێنیشان دەیبێ تۆ ئێمە وەکو کورد مەسەڵ هەندێشت هەیە ململانەی سیاسی لە کوردستانی ئێمە هەموو یەکتری تەخوین و یەکتری ناشرینەکەن بەڵام لە حقیقەتە لە عەسڵی واقعە شتێک نییە کەسێک بڕات دژی میلەتەکەی خۆی کار بکات و لە ناو پرۆسی سیاسی بەڵام یەک مۆزوعێکەیە کێ هەیە لە کوردستانە لە پرۆسی سیاسی کاری کردی بێ و قیادەی کردی بێ لەلایەن بەشێک لە خەڵکی کوردستانەوە لە ڕێی هێزی سیاسیەوە تەخوین نەکرابێ وایە وانە باش وەرە من دەیان ناوت پێدەم ئەگەر بەرنامەکەت جارێ ئەوەی کە بڕیارەکەی داوە خودی مالکیە بەڵام ئەوەی عقلێتی کە کاکشین ئەڵەیە کاکشوان ئەڵێ لە بەغداوە بەڵێ منش ڕایم لەگەڵەوەیە عقلێتی حکومڕان لە بەغدا بەدەسەڵاتەوە ئەوەی کە دەسەڵاتە ئەمڕۆ قسە لەسەر سونە نییە قسە لەسەر شیعەیە کە ئەمڕۆ دەسەڵاتە ئەگەر بین باسی کیمیاباران و ئەنفال و ئەوانە بکەین ناتوانین باسی شیعە بکەین چکە ڕاستە زوباتی شیعەیش هەبووە وەزیری شیعەیش هەبووە بەڵام ئەوەی حکومڕان بۆ عقلێتی سونە بووە کیمیابارانی کردووە ئەنفالی کردووە ئەوەی کە ئێستا حکومەکە لە عێراق لە دوای 2023 قووەتی بەدەستە و حکومڕانی بەدەستە لە عێراق دەستور پێشێلەکە دەستور وەکو مینۆی چێشتخانە بەکاردێنێ شیعەی حکومڕانی عێراقەوە ئەوەی کە سەرۆک وەزیران بوو بڕیاری بڕینی موچەیدا مالکی بوو بۆیە بۆ دۆستەکانی خۆمان ئەو سەرۆک وەزیرانی خۆمان دوای ئەوان دۆ سەرۆک وەزیرانی تران بۆ نەیانتوانی بیگەڕێن بەڵێ ناتوانێت عقلێتەکە وایە مەسەلەیەکێک لەوانە نزیکترین دۆستمان عادل مەهدی بوو بەڵێ بۆ نەیتوانی بیگەڕێن بەرەو هێزە سیاسەکانی قبول ناکەن کە دایاندا کاک کۆبان قسەیەکت کرد لەسەرەوەی ئەو تەسلیم بوو لە مالکی قبول نەکا ئەو کات کەسە بوو لێ قبول نەکا لە مالکی چی هەبوو بۆ ئێستش لە ناو ئیتارە مالکی زەختی زۆری لەسەر کۆمەڵێ پرس ینی یەک شتێکە حکوومەتی عێراق وەکو لای خۆمان نییە هێزێکی سیاسی یا دوو هێزی سیاسی بڕیاری تیا بدەن لەوێ ئەطرافیان زۆر لەوێ مەسەل کاتی خۆی لە دوای پرۆسی ئازادی دوو هێزی گەورەی شیعە هەبوو بەدهین بوو ئەمە مجلسی ئەعلا و حزبی داوە هەبوو ئێستا دەن باش ئەو دژاتێ بۆ چیانەوێت یەک شتێکی ترش دروست بووە لە دوای پرۆسی ئازادیوە لە چەند ساڵی ڕابردووە ئێمە پێشتر کێشەمان لەگەڵ حکوومەتەکانی عێراقیە هەبوو وایەوانە کێشەمانی سەر لەگەڵ شارعی عێراقیشا هەیە کێشەمان لەگەڵ نوخبەی سیاسی و سقافی عێراقیشا هەیە هەمان ڕێیان لە ڕێیان سیاسیەکان خراپترە بۆچی دژاتی ینی کۆمەڵێکەکەی ئێمە بێ وەکو کورد ینی مراجعی خۆمان بکەین لەکوێ ڕاستمان کردووە و لەکوێ غڵەتمان کردووە لە تەعاملە ئێمەش کوردەکە لێ لە ناو ئەم پرۆسە سیاسیان ئێمە لە شارعی عێراقی دابڕین بە تەواوەتی دابڕین ئەوان مەسەل لەکوێ شارعی عێراقی لەکوێوە ئێمە ئەبینێت حەزەکەی بچینەوە نێو شارعی عێراقی لەکوێوە ئێمە ئەبینێت حەزەکەی بچینەوە نێو شارعی عێراقی من بکە بەشێکم لەو دەوڵەتە کە دەستورەکەم منی بە زۆر و وڵاتانی ئەقلیمی و وەک کاک بەهمەن باسی کرد کوردەکەڵێ ناچارم لە وڵاتەیە بژێم ئەگەر لە ناو ئەو شارعەیان نەبم ئەگەر چۆن بچین ڕێکەوتن لەسەر کراوە ڕێکەوتن کراوە حزور مەسەلەی لە بەغدا دابڕین شارعی مەسەل کورد پێشتر لە هەشتاکانە عاسیمەی سەقافی کوردی لە عێراق بەغا بوو لە هەشتاکان و هەفتاکانە ئێمە دابڕین ئێمە تەنانەت نادی سەلاحەدینمان هەبوو لە بەغدا نەمانتوانی لە دوای پرۆسەی ئازادی و گێڕانەوەمان بۆ بەغا زیندوی بکەینەوە لە بەغدای حزورێکی ئیجتیماعیمان هەبێت وڵای من بەوەی سلسلەی ئەفکارم من ئێستا وەڵامی ئەویشە دەمەوە بۆ شارعی عێراقیش کاک کۆڤان ئەوەی کەوتت من لە کاکشوان دەپرسم و لە بەغدا بووە بە پێی کام فەقەرەی دەستوری و بە پێی کام مادە ئەوەی کە عێراقچیەکان دەیڵێن و ئێستا لەسەر شاشە آخر قسەیان ئێستا ئەوەیە لیستی موچە شەریف ناوی زۆرتایە نازام چی ناوی زۆرتایە من یەک پرسیارم هەیە یەک فەقەرەی دەستورین بۆ بێنن و یەک مادەی پرۆژه یاسای بودجە بێنن کە حکوومەتی فیدراڵی بۆی هەیە بێ داوای لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان خۆیان شەفافن
یەک ئێستا بەندێ مەسەر بە ڕقمت پێ دەدەم من ساڵ بە ساڵ بۆ چیەکە بەس گەندەڵی لە عێراق هەیە لە هیچ شوێنێکی من ئێستا بە ڕقم پێ دەڵێم يعني ئەو گەندەڵی لە عێراق هەیە لە هیچ شوێنێکی دنیا بەڵام کوردەکان لێ من ناکرێت گەندەڵی عێراق بکەمە بیان و بۆ ئیشی نایاسایەکانی سەریکە کاتەکەی من بانەچێت خوا دروست کرد فاکتەری ئیقلیمی و نێودوڵەتی ئەوەی کە کاکشوان دەیڵێ 100% لەگەڵیم فاکتەری ئیقلیمی و نێودوڵەتی باش ئێستا خۆی کێشەی گەورەی ڕێکنەکەوتنی هەرێم و بەغدا نەهێشتنی ڕێکنەکەوتن نەک ڕێکنەکەوتن ڕێککەوتون نەهێشتنی جێبەجێ نەکردنی ئەو ڕێککەوتنە فاکتەری ئیقلیمیە ڕوون و ڕاشکرا و دیارە ئەم حکوومەتە لە بەغدا لە ژێر کاریگەری کێوە کێ نایڵێ کە ماسرەکانی هەرێمی کوردستان بدا و هەموو خەڵکیش بەڕوونی دەیزانێ دروستبوونی دەوڵەت ئەوەی کە کاکشوان نمونی لەسەر پەرلەمانی ئەڵمانیا ئەو وەفدەی جەنابیان هێنایەوە کاکشوان لە هەموو دنیا هیچ ئۆرگانێکی فەرمی نە پەرلەمانی ئەڵمانی نە پەرلەمانی بریتانی نسیناتی ئەمریکی نە وەزارەتی خارجی هیچ وڵاتێک بۆی نییە چکە ئەوە میثاقێکی نێودوڵەتیە بۆی نییە باسی دابەشبوونی وڵاتێکی تر بکە یان هانت بدا بۆ دابەشکردن یا دەعمت کا بۆ دابەشکردن ئەوەی دەوڵەت دروستەکە ملەتەکە خۆیەتی عەزمی ملەتەکەی ئێمە بۆ ڕێفراندۆممان کرد کاکشوان وتی بەڵێ عەزممان هەبوو دەنگیشماندا و بۆ دەوڵەتیش کردمان بەڵام ئەگەر لە 16 ئۆکتۆبەر خیانەت ڕووی نەدایە و مقاومەتمان بکردە بەس ئاخر ناکاتەکەی ئێمە وەفدا من لە ڕێفراندۆمی یەک قەوسێک من ناوت بێڵێم من ناوت بێڵێم ئەو وەفدەی کە پێکەوە بووین و گوێمان لە قسەکان بەڵێ من بووم من لەگەڵ ناڵێم ڕاستێ نازانەوە بوو کاکشوان عثمان دۆست خاتونەدا عنتەر بوو کاک مەسعود حەیدەر بوو پێمانیان و دوتیان هەموو دەستکەوتەکانتان لە دەسەدەن کاکشوان نا سەیریکە کاکشوان ئەزانی ئێمە ئەگەر مقاومەتمان ببوایە بەرامبەر بەغدا ئەوان ناچار بوون تەعامل لەگەڵ ئێمە بکەن ئێمە لە 26 لە 25 ڕیفراندۆم کراوە لە 26 نۆ پاشگەز بووینێت نەخێر یەک پاشگەز بوونەوە نیە تەحەدا سەریکە لە 26 مانگ پاشگەز بووینەوە سەریکە یەک کەس تەحەدا ئەەکەم لە یەک شوێن بڵێ فڵان سەرکردەی کورد یان کاک مەسعود یا هەر ئەندامێکی سەرکردایەتی ئەو ڕیفراندۆمە پەشیمان بوو بێتەوە پەشیمان ئەڵێن بۆ جیابوونەوە واللهی یەک لێدوان نییە جەنابی سەرۆک بڵێ بەڵام با من لەسەر ئەسڵی مۆزوعەکە ئەوەی کە ئێستا لە عێراق ڕوئەدا تۆ ئەتەوێ بمبیتەوە بۆ دوو وڵاتێک کە من لە 2003 کە سەرەتای ڕوخانی عێراقا لە 2003 لە ناو 180 وڵاتی گەندەڵی جیهان عێراق لە پلەی 113 بووە ئەم پلەیە حەقەدا بەزێ ها بەس چوە بۆ چەند سەریکە ئێستا چووەتە 158مین وڵات یعنی ڕۆژ بە ڕۆژ گەندەڵترا بێ باشە ئەمە راپۆرت سەریکە ئەمە راپۆرتی ڕێکخراوی دەستپاکی GNA ئەمریکیە خۆی وا دەڵێ لە 2014 نزیکی 190 میلیارد دلار بۆ 6,000 پرۆژە خەرج کراوە ئەم پرۆژانە وجودی نییە سەریکە بەس من پرۆژەکان پێڵێم ئەگەر ئەم پرۆژانە ئێستا من بۆتە خوێنمەوە بینەرەکانی تۆ احتیمال لێ بڵێن ئەمە سویسرایە عێراق بێ سویسرا بێ لە 2003 بە نزیکەی 300 میلیارد دلار مەزەندە کراوە ئەمە سەرف کراوە بۆ پرۆژە لە بواری پیشەسازیدا 50,000 پرۆژەی پیشەسازی لە کەتی تایبەت هەن کە 85% جگەلەوەی ئەوە لە کار کەوتووە جگەلەوەی 250 کارگەی سەر بە وەزارەتی پیشەسازی کە پێشتر لە سەردەمی حکوومەتی عێراقیە بووە بەرهەمێنانیان وەستاویان کەم بۆتەوە ڕێژەی فەقیری لە 2003 کە 31% لە عێراقا ئەمە لیستێکە هی 2023 بۆتە خوێنمەوە ئەمە با کامێرەکەتان پیشانیدا ئەمە هیچ سایتی و پیجێکی پارتی و هیچ حزبێکی دەسەڵات نییە بەڵاوی کردوێتەوە 2023 مسەنا 62% ڕێژەی فەقیری لەسەر چی بنەمایەک دیاری کردووە کاک کۆپان ئەمە ئەو عێراقی کە عێراقچەکان ئەڵێن ئێمە بچینەوە بە باوەشیان ڕێژەی هەژاری لە پارێزگاکانی عێراق دیاریکردنی ڕێژەی هەژاری لەسەر بنەمای تەندروستی شوێنی شەجێبوون پەروەردە و فێرکردن داهات پێداویستی خۆراک زۆر باش مسەنا 62% باشە دیوانیە 50% میسان 49% هەرێمی کوردستان دێمەوە ئاخر پارێزگایان کەرکووکە 13% لە هەرێمی کوردستان دهۆک زۆرترین ڕێژەی هەژاریە 7% باشە بەو هەموو حسار اقتصادیە کە لە 2014 بودجە لەسەر هەرێمی کوردستان و موچێش بڕاوە لە هەولێر 6.7 لە سلێمانی 3% باشە ئەمە گەندەڵی سەیریکە بەس بە ئەو ڕقەمانت بۆ بخوێنمەوە بزانی کە ئێمە ئەچینەوە بۆ چه عێراقێک لە 2003 بۆ 2009 بەس بزانە
ئێمە بۆ کوێمان ئەیانەوە بمان بنەوە ئەمە 2023 2016 166 ملیۆن وڵات لە وڵاتی ئەوە لە 166مین وڵاتە لە لیستی 180کە 2017 169 2018 168 2009 162 ئێستا 158 باشە یعنی عێراق هیچ گۆڕانکارێکی نەبووە بەس لەو لیستانەی من بۆتە خوێنمەوە سەیریکە چی سەرف کراوە لە 2008 بە 38 ملیۆن دلار 6 فڕۆکە کردراوە کە ئەم فڕۆکانە دوایی دەرکەوتووە کە ئەو سعرە نییە لە 2008 280 میلیارد دینار بۆ پرۆژە جێبەجێکراوە هیچ پرۆژێک دیار نییە عێراق وڵاتێکی گەندەڵە لە 2007 بۆ 2019 29 میلیارد دلار صرف کراوە بۆ چاکردن و بەرهەمێنانی کارەبا بۆ بەرهەمێنانی کارەبا تا ئێستا عێراق ئەگەر ئێران کارەباکەی بڕێ کارەبای نییە من ئەمەوێ ئەوە بڵێم ئەمانەی کە ڕۆژ بە ڕۆژ ئەم داتایانە من ئەو پرسیارم لە کاکشان کرد هیوادارم لە کاتی وەڵامەکانیان وەڵامم بداتەوە ئەمەی کە ئێستا هیچیان بەدەستەوە نەما تا دوێنێ وتیان نەوتەکە بۆ تورکیا خۆبە ئەم پەیامە بگەین باش وتیان ئەم نەوتی هەرێمی کوردستانە بۆ تورکیا زۆربەی داهاتەکەی بۆ تورکیا بۆی ڕای ناگرن بۆیە تورکیاش ڕای ناگرێ باشە تورکیا ئێستا لەو معاملەیە چی هاتوۆتە سەر ملیارێ دلار غرامی هاتوۆتە سەر ئەگەر ئەم نەوتە گشتی بۆ تورکیا بوو بەشە زۆرەکەی بۆ تورکیا بوو بۆ ڕای کرد يعني كسي شيتي وابكا بعقلي وابكا ك او داهات زوري هبي خوي بي اما يك دو لكاتي فروشتني نوت كسعري نوت باش بو يعني لشستش بسرو بو نك زور باشيش حكومتي هريمي كردستان 5 روز موچه تاخير بو باشا مانجك 5 روز تاخير بو وزارة وزيري سامانة سروشتكان وزيري دارایمان بانك د برلماني كردستان ليمان برسين وتيان والله كاكا او 5 روز تنها تحويلي باري يعني لبانكك دچيته بانكك تديته بو ايمان دبين بازار دقينه دينات خو بوستا با من پیامك وك خوي بگينم كان ام نوته ديانود بو تركيا اما موچمان پیدا بينه كردو هيچ عيب نبو مانگي 5 روز تاخير بو وتيان بيدن ببغدا تسليم بن بڕیاری محکمەی پاریس دەرچووکەوەی کاکشۆنەڵێ ئمە 3 مانگ پێش بڕیاری محکمەی پاریس لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی ئەم حکوومەتە کاک مەسرور کە بەرنامەی کاری حکوومەتی خوێندووە یەکەم فقرەی ئێستش لە بیرمە خەڵکی کوردستان لە بیریانەوتی من لەگەڵ ڕێکەوتنم خۆ بڕیاری پاریسیش دەرنەچوو دوای چەند ڕۆژێک چووە بەغدا لەگەڵ ئەوەم ڕێککەوین چووە بەغدادیش بۆ ڕێککەوتن بەڵام هێزێکی عەقڵیەتی شیعە ئەوە هیچ بەعام و عەقڵیەتی عەرەبی لە عێراق حکومڕانی عەرەبی باوەڕی بە مافی کورد نییە هیچ مافێک چکە وەکوتم نانی دەبڕێ ئەگەر باوەڕی بە مافیە بێ نانەکەی نابڕێ جارێ مقدمە باش دوو ئەو فاکتەرە ئیقلیمیە کە کاکشۆن باسی کرد ئەو فاکتەرە ئیقلیمیەیە کە دەیەوێت ئەم هەرێمی کوردستانە نەمێنێ هەر نەمێنێ وجودی نەمێنێ ئەوانەشی چەپڵە بۆ عێراق لە دەدەن وڵاتەکانی جیرانە بەڵێ باش بەڵێ بەڕوونی ئێرانە حکومڕانی لە عێراقەکە عێراق وڵاتێکی سەربەخۆ نییە باش نایشارنەوە باش پێمان باش کاکشوان بۆچی بگەڕێنەوە وڵاتێک باشە ئەو ژمارانەی کە باس کاک بەهمەن باسی کرد خۆشتوتت وڵاتێکی گەندەڵە گەندەڵی لە هیچ وڵاتەکانی ئەوەندەی لە عێراقەکەم پێت بڵێم لەو ڕقەمانە زۆر زیاترە گەندەڵەکان ئەمانە شتی معلەنە شتی خەفی زۆرە زۆر باشە گەندەڵی ئەوەندە زۆرە دوو خۆتوتت ئەمزانی بۆیە لەگەڵ باڵێن دەستور نەبوون ئەمزانی دوا ڕۆژمان چۆنە بێ ئەم ڕۆژە ڕوو ئەدات باشە ئەشزانی تازە گوتت حکوومەتی عێراقی با بڵێن وڵاتی ئەوانیانوێ مەرکەزی بێ باوەڕیان بە فیدرالی نییە ئەی چۆن لەگەڵیان ڕێ بکەوین بۆچی بگەڕێنەوە شارع عێراقی چۆن لەگەڵیان ڕێ بکەین ئەو عەقلیەتە هەبێت چۆن بکەین محکومی بە واقعێک سیاسەتی نێودەوڵەتی تەسلیمیان بین سیاسەتی ئەقلی نە ئێمە یەکێکی گرفتەکانمان ئەوەیە مەسەل ئێمە لە دوای 2030 و پێش 2030 من ئەنفال و کیمیا باران کران تەسلیم نەبووین ئێستا لە وەزع چۆن تەسلیمە بی ئێمە گرفتی نێوماڵی خۆمانەیە ئێمە نەمانتوانی بەرژەوەندیەکانی ئەوان ئێمە ببینە مەحوەری پاراستنی بەرژەوەندی ئەقلیمی و نێودەوڵەتیەکان ئێمە هاتوین هاوسەنگی خۆمان لە دەستدا دابش بووینە سەر جەمسەرەکانە وەکو کورد وەکو نێوماڵی خۆمان بەشێکمان کەوتوتە جەمسەری تورکیا بەشێکمان کەوتوتە جەمسەری ئێران ئەم دوو جەمسەرە هەردوو لاشمان لە ناو ئەم جەمسەرانەیە لاوازین جەمسەرەکان ئەتوانن ئێمە بەکاربێنن بۆ بەرژەوەندەکانی خۆیان ئێمە ناتوانین ئەوان بەکاربێنین بۆ بەرژەوەندەکانی خۆمان ناتوانین زەختیان لێ بکەین لە بەغدا زەخت لە بەغدا بکەن لە بەرژەوەندی ئێمە لەبەرەوە ئێمە خۆمان لاواز کردووە نێو ماڵی خۆمان جیاوازی ئێمە و بەغدا چییە کاک بەهمەن بەغدا دەوڵەتە ئەم دەوڵەتە
معترف إما هريمين أم هريمي كاتي سادان بودان حكومة عراقية هرمي كردستان إما أو هريمة ما بس من عقليتك كاك عزيز حتىكم مؤتمري صلاح الدين لمعارضة بالهريمي عن قبولنا أبو فيدرالي عن قبولنا أبو شاوكم صار قبول يعني تا عزيز مثلا ما قال بيت ما في تاريخ بكين لمؤتمري لندن ولمؤتمري فيينا قبولنا ابو لمؤتمري صلاح الدين لمعارضه جي جير كرا فيدرالي وابو يا انا ببلاك شي تيبو كسانه يعني بتشني وباوشي عراق ايما هريمين ام هريمي ايما لجير ازمنابوين ولاتان هميان شاوديريانا كردين لكومالي برس لكومالي برس ازل لبرسي غندليه لبرسي ازادي كان لبرسي جنانا لكومالي برس لجير شاوديريا بوين بوي پشتیوانی مگن بداخوا خۆمان هۆکاری ئەوە بووین ئەو پشتیوانیانە لە دەست بدەین بەشێکی زۆری ئەو پشتیوانیانەمان لە دەستدا کەحمان بوو ئێمە ئەم هەرێمەی ئێستا هەرێمەکەی 2004 و 2005 نییە هەرێمەکەی 2007 نییە ئێمە کۆمەڵێ دەستکەوتی گرنگمان لە دەست داوە ما بس لە ناتەباییە لەو ناتەباییە لە دەستماندا ئێمە ئەوایە کورد ئەبێ خۆمان ناو خۆمانە کۆک بین بۆی ببینە مەحوەر برژەوەندی ئێرانش بپارێزین و برژەوەندی تورکیاش بپارێزین لە ئەوان بخینە بەرژ بۆ کەسانە هەیە چی بۆ عێراقچیانە هەیە کە ئەنوێ بچینەوە نێو باوەشی عێراق و تەسلیمیان من پێم وایە ئەبێ سیاست بە ئەمری واقع بکرێ بە ینی پێمان بەقەت ئەو بەڕێیە ڕاکێشین کە هەیمانە سیاست مەسەلە ئێمە ئەو دەستورە هەبوو ئەبوایە کە لە موقعی قووەتا بین ئەبوایە ئێمە عێراق بکەینە ئەمە باسی کە دەستەوە باوەشی کە ئەو ڕێیترت نییە بڕی تۆکێ ڕفراندۆمەکەمان هەیە تاپۆ ڕۆژەکە وەرە جێبەجێ کە باپێت بۆمانەکرێ تورکیا ڕێمان پێدا ئەتوانین بڕۆینە باوەش تورکیا باشە چۆن ئەتوانین بڕۆینە باوەشی ئێران چۆن بچینە باوەشی بەغدا ئەبێ جارێ بێ ئێمە ماڵی خۆمان ڕێکخینەوە پێش هەموو شتێک ماڵی خۆمان ڕێک نەکەوێ یەک نمونەیەکت بۆ یەک نمونەیەکت بۆ دێنمەوە یەک نمونەیە چۆن تەعاملمان لەگەڵاکەن لەسە حالیان لە دوای ئەنجامی هەڵبژاردنەکانی پارێزگای کەرکووکە چۆن تەعاملمان لەگەڵاکەن مەسەل دوێنێشە دوو بە قیادی عەرەبم بینیوە چۆن قسەیان کردووە ئەڵێ عەرەب 6 کورسی هەیە یەکێتی 5 کورسی هەیە پارتی 2 کورسی هەیە تورکمان 2 کورسی هەیە ناڵێ کورد 7 کورسی هەیە دێت تەفریقا خاتەوە خۆی 6 کورسیەکە ئێوە 3 کوتلەیە کوتلەی ئەوروپەیە و نەکەی ئەوان سێیە ئەڵێ ئێمە 6 عەرەب 6 مانەیە بەڵام کورد یەکێتی 5 هەیە پارتی 2 هەیە هاتووە دێت چۆن تەعاملت لەگەڵاکە پۆستەکان چۆن دابەش بکات پرۆژەیان داوە ئێستا پرۆژەیان داوە ئەڵێ محافظ 2 ساڵ بۆ یەکێتی بێ 2 ساڵ بۆ عەرەب بێ ڕئیسی مجلس 2 ساڵ بۆ تورکمان بێ 2 ساڵ بۆ پارتی بێ پارتی وەکو مکەونی حسێبی کردو دای بڕیوە لە کورد بۆ ئەمەی لێ قبول کەم باش ئەگەر ناو ماڵی خۆم ڕێک بێ بۆ ئەمە قبولەکەم یعنی باشە کاک شوان چی بکەین بەرامبەر حکوومەتی عێراق ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ نەماوە لەگەڵی نەکەم باشە ئەڵ هیچ نەماوە لەگەڵی نەکەم لەگەڵ حکوومەتی عێراق پێت بدەم تا ئەوانە ڕێک لە ناو ماڵی خۆمانە ئەوان استقلالمانەکەن تا پێیانش بکرێن نەک بەغاش استقلال تەکە تارانش استقلال تەکە ئەنقەرەش استقلال تەکە خەڵکی ترش دیمەشقش بەو لاوازی خۆیەوە ئێستا استقلال تەکە دەوحە و ئیمارات و ئەبوزەبی و سعودیەش استقلال تەکەن ئێمە گرفتەکە لە ماڵی خۆمانە کاتە کێشەکە خۆمانی کێشەکە خۆمانی عەزیزم ئێمە ماڵی خۆمان ڕێک بن ناتوانین استقلالمان کرد ئێمە هەر کاتێک پێکەوە کارمان کرد بێت دەستکەوتی گەورەمان هەبووە بۆ ئەم میلەتە ماڵی گوتاری سیاسیمان لێک بوو بێت دەستکەوتی گەورەمان هەبووە بۆ ئەم میلەتە باش کەواتە کێشەکە ناو خۆمانە کاک کێشە گەورەکە من 100% لەگەڵتم سەیریکە من یەکشت کە لە بیرم چوو لە بەوەی پێشووتر وەڵامدەوە بۆ شایی شارع عێراقی کە ئێمە لە شارع عێراقی دوور کەوتوینەتەوە کاک شوان سەرەڕای بڕینی بوجە موچەی خەڵکی کوردستان کە داعش هات ئەم هەرێمی کوردستانە بەبێ موچە و بوجە 1,500,000 تا 700,000 ئاوارەی لە منتەقەی کەلار و گەرمیانەوە هەتاوەکو دوهۆک حەواندەوە هەموو ئەو عەرەبانە بوون کە خەڵکی ئەو شارە عەرەبیانە بوون هاتنە باوەشی کوردستان هەرێمی کوردستان دەرگاکەی دانەخست بڵێ کاکە وڵا حکوومەتەکەی ئێوە بوجە و نان و قوتی خەڵکی کوردستانی بڕێ و منیژێتان ناکەمەوە هەمان ئەم عەقڵیەتی ئەچێتەوە بەغدا بێتە حاکم خۆ هەر ئەمانە مالکی جەنابەت دەزانی مالکی لەکوێ بوو هەر لە سلێمانی و لە شقڵاوە بوو ئەژیا لە معارەزەی عێراقی هەموو ئەم معارەزەی عێراقیانە ئەگەر پارتی و یەکێتی نەبوایە و لە هەرێمی کوردستان ئازاد نەبوایە ئەمانە لەسەر پشتی کورد هاتن بوونە دەسەڵاتدار ئێخۆ هەر ئەم ئاوارەیشە دێتە هەرێمی کوردستان نەک ئاوارەکان ئێستا عربی جنوبی عێراقی بەس لەبەر بەس موچەکەی باشە هیچی تری لە کوردستان باشتر نییە نە شوێنێکی خۆشگوزەرانی هەیەتیایە پیاسە بکە نە ژیانێکی خۆشگوزەرانی هەیە ناچارە کە موچەکەی وەردەگە مانگانە بێت لە هەولێر و سلێمانی و دوهۆک سەڵ بەڵێ مەرامبەر بە شارعەکەش لێیدا نەبڕاوی ئێمە لەگەڵ ئەو شارع عەرەبیە هەمیشەش پەیامی برایەتیمان بەوان داوە وەرە پێم بڵێ کاکە لە هەموو کوردستانە
ئەگەر حاڵەتێکی تایبەت لەم لالەولایەک شتێک ببێ ئەوش حاڵەتێکی شخصی بووە حزبی و حکومی نەبووە بەرامبەر عەرەب کرابێ گەنجێکی کورد لەگەڵ عەرەبێک بەشەڕات بێ ئەگینا وەکو سیاست وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حزبە کوردیەکان باوەشیان بۆ عەرەب کردو تۆ بە برای خۆیان زانن و حەوان دویانەتەوە ساڵانە بە هەزار ڕۆژانە بە هەزارانیان دێنە کوردستان سەفرە و سیاحەی خۆیان دەکەن ڕۆژێک لە ڕۆژان من لە ڕۆژێک شوێنێک نەمبینی و ئەسڵ ئێمە چینە شوێنە گەشتیارەکانی خۆمان و ئازانین ئەمە کوردستان نیەوەنە گۆرانی و دەگەورە قسەی عەرەبیتە ڕۆژێک من نەمبینی کوردێک بچێ یەقی بگرێ بڵێ و ئەو تەسجیلە بکوژێنەوە نابێ گۆرانی عەرەبی لێ بدەیت حتا ئەمەشمان نەکردووە بەرامبەریان بەڵام ئەوەی کە ناوخۆی هەرێمی کوردستانە من سەد لە سەد لەگەڵتم لەگەڵ کاکشوانم بەڵێ کێ ناتەبای دروستکەوە مەگوتم پێت کێ مووقفی کوردی لە بەغدا زەعیف کردووە هەر ئەوانە بوون کە هەموو ڕۆژە دەچوونە بەغدا دەیانوت نەوتەکە وەرگرنەوە نەوتەکە هەرێمی کوردستان ئەوەندە گەندەڵە کاکشوان خۆی لە بەغدا بۆ دەزانێ و هەندێکیشیان دەناسێ وای لێ هاتبوو نەک داتای هەرێمی کوردستان بدەنە بەغدا کۆرە وای لێ هاتبوو کە ئیتر هیچ نەما بیدەنە بەغدا بڵێن کاکە مەڕەکانی کوردستان ساڵی ئەوەندە بەچکەیان دەبێ ئەوەندە قوت و شیریان هەیە وەرە بۆرە بەغدا تەعاملی ئەمە بکە لەگەڵ هەرێمی کوردستان ئەمەیان کردو بوو لەگەڵ بەغدا شەو ڕۆژ کاکە بەس من پێ ئەو بەو برادرش دەزانێ کە کەرکووک لەژێ دەستی ئێمە بوو نەوتەکەی دەفرۆشا و بەشێکیشی دەدرراوە کەرکووک بۆ خزمەتگوزاری لە سەدەمی بەڕەحمەت بێ کاک نەجمەدین کەریم شەو ڕۆژ لەسەر ئەو بۆری ئەو نەوتە قسەیانە کرد فەرموو ئێستا بەتەنکەر ئەو کاکشوانە خۆی خەڵکی کەرکووکە بەتەنکەر لێ ئەفرۆشە و دەردەزرێ بۆ کەسیان باسی ناکەن یەک کەسم پێ بڵێ کاکشوان لە تاریخی کورد و عێراقا کە دوای 2003ەوە یەک کەسم پێ بڵێ وستی بێتی هەر پرسی بێتی جورئەتی ئەوەی کردبێ بڵێ داهاتی کاربەلا و نەجەف کە بەقەدەر هەموو داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانە بێ لەکوێیە دەچێتە کوێوە دەچێتە کامبوجەوە یەک کەس جورئەتی کردبێ لەم عێراقچیانە ڕۆژێک لە ڕۆژان وتوێتی ئەو بیرەنەوتانەی جنوبی عێراق چۆن دابەش کراوە لە نێوان حزبە سیاسیەکان و وەرجەعێتەکانە یەک کەس جورئەتی کردبێ لە عێراقا بتوانێ ئەم داهاتی ناوخۆی عێراق داهاتە خاڵسون 120 خاڵی سنووری هەیە بڵێ کاکە بەڕقم ئەوەندەیە بۆچی هەموو ڕۆژێک لەسەر داهاتەکەنەوە خۆیەکانی هەرێمی کوردستان دروست کرد سەرڕای هەموو ئەمانش هەمووی کاک کۆڤان کاتی کەمتریشت دابە من بەس بە ئەو پەیامە تەواو بکەم باش من یەک شت پێ ئەڵێم هەموو لەو قۆناغانە هەموو بە درۆ وتیان نەوت بۆ تورکیا بە درۆ کەوتنەوە وتیان نەوت بدەینە بەغدا بوجە دێت درۆ بە درۆ کەوتنەوە وتیان لەگەڵ بەغدا ڕێککەوتن نەکراوە ئەگەر ڕێککەوتن بکرێونەوەتەکە بە تاکی تەسلیم بکرێ عێراق خۆی هاتە جواب وەزارەتی نەوتی عێراقیڵێ بڵێ تا ڕێککەوتن کراوە بڵێن هەرێمی کوردستان نەوتەکەی تەسلیم کردەوە بەڵام ئێمە توانای خەزانەکانمان ڕۆژانە 180,000 بەرمیلە ناتوانین 400 وەرگین کاکەمە چ تاوانێکی هەرێمی کوردستانی تەیە ئەمەش ئەم درۆیان بەکەوتوە ئەوجا هاتنە سەرەوەی چی وەڵا طیف سامی وەزیری دارایی عێراق ڕاستەکە شەریف ناو زۆرە لە لیستەکە کاکە ئەو پیاوە لە بەغدا بۆ دەزانێت بودجەی حەشدی شعبی چەندە و حەشدی شعبی بە فعلی چەندە بەقەدەر بەقەدەر بودجەی هەرێمی کوردستان بەس بۆ حەشدی شعبی چێ نیوەی حەشدی شعبی من دیوارە نیوەی کاکە وەزیری پێشووی دارایی عێراقا عەلی عەلاقە گەر هەڵە نەبم یان سەرۆکی ئەوەی بانکی مەرکەزیە خۆی بەدەمی خۆی دەڵێ نزیکەی 1 ملیۆن فەرمانبەری بن دیوار لە عێراقا 1 ملیۆن فەرمانبەر ئەمەش قەیناکە هەر قبولمانە بۆسە هەر لەمەش قبولمانە کاکە قسە بکەنە سەر بەڵام بێ پێم بڵێ زۆر باسی قانون و دەستور و ئەمانە دەکەن ئەو پرسیارە بۆ کاکشان دووبارەکم لە بەرۆ لە بەغدا بۆیە حەزەکەم خۆی بیڵێ بە پێی کام فەقەرەی دەستوری عێراق بە پێی کام فەقەرەی یاسای بودجەی 2023 هەتا 2023 لەکوێ هاتووە کە حکوومەتی حەرێمی کوردستان لیستی موچە بداتە بەغدا تحقیقی پێ بکە تۆ ڕێژە دیاریەکەی ئەڵێ حەسەی ئەقلیمی کوردستان 12.6 بەرامبەر بەوەی کە نیوەی داهاتی ناوخۆ ئەتەوێت چی بە عێراقچیەکان بڵێ ئەمەوێت پێیان بڵێم ئێوە ئەوەی کە جاشێتیتان بۆی دەکرد بە کوردەکەی ناوی بنێن جاشێتی ئەوەی کە جاشێتیتان بۆی دەکرد و شەو ڕۆژ لە دژی حکوومەتەکەی خۆتان و گەلەکەی خۆتان بوون ئەو شەرمەزاری کردوون ئەبوایە هەر لەبەر خاتری ئەوان هەر لەبەر خاتری ئەو جاشانەی خۆی عێراق کە حکوومەت هێرێم ڕێککەوتنی کە ڕێککەوتنەکەی جێبەجێ بکردای وتە ها ئێمە وتمانەگەرنەوە تەستیم کەی خۆشگوزەرانی دێت وەرێ ئەوە نەوتیش تەستیم کرا و خۆشگوزەرانیشمانە کاکشوان پێشتر ڕخنەیەک لە ئێوە ئەجیرا دەگوترا ئەوەندەی دیفاع لە عێراقەکەن ئەوەن دیفاع لە هەرێمی کوردستان ناکەن بەڵێ چکە و خۆتان باسی ئەو هەموو گەندەڵیاکەن لە عێراق من دیفاعکردن لە عێراق نییە من دیفاعکردن بەسەر دەستورێک خەڵکی کوردستان خۆی دەنگی داوە پێ خۆی سەری خستووە دەستوری عێراق نەشیعە سەری خست نەسونە دەستوری عێراق کورد سەری خست کورد نەبوایە ئەکەوت ئەو دەستورە ئەکرا بکرێ بنەمای هێز بۆ خۆمان لەبەرەوە ئێمە من ئێستش
لە 29 خۆش گوتی ئەو دەتوانێت بۆ دەستور ئێمە زانیمانە زەرەکانمان چیە بێ بەگوێ خۆمان گوێمان لێ بووە زانیمانە کەرکووکمان لێ ئەسەنینەوە پێش ئەم حەدەسانە و پێش ڕفران هەمومان زانیوە لە 29 کە دەستور دەستور نەبووە من پێتەڵێم ڕیفراندۆم کرا تۆ یەک عقلێتە هەرما بوو من یەک شتێکت پێڵێم لە 29 نۆ 4 ڕۆژ دوای ڕیفراندۆم و تارێکم نووسیمە ڕایگەیەنن چش لە ئێمە ئەم زەراناکەنی ئەو بینە قوربانی و بینە زیێر پێوە بەڵام ڕایگەیەنن ئێستش بە ئیستەشەوە بە ئیستەشەوە ئەگەر پێمان ئەکرێ جارێکی ترێ لێمەوە ژیابینەوە و دەوڵەت ڕاگەیەنین بەبێ کەرکووکی لێ دەرکە بەبێ کەرکووک ئەگەر پێمان من باشترە زانم ئەگەر پێمان ئەکرێ نەیکەین جەریمە وەڵایی کاکشوان تۆ لە من باشترە نەیکەین تاوانەکە عێراقچیەکان ئەوانەی ئەو کوردانی کە عێراقچین ئێستا سەیریکە بەس من پێت دەڵێم ئێستا بەس هەموو یەکدەنگ بێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و سەحب بێتەوە لە بەغدا نەک حزبێک بەتەنیا جێبێڵن و بڵێن کاکە وەرە بۆ سەحب ناکەیتەوە یەکدەنگ بن و سەحب بکەنەوە بڵێن کاکە ئەوە تۆ 2014 تا ئێستا من کاکشوان نە من بە عاتیفە پێت ناڵێم واز لە بەغدا بێنە ئەمریکا لێت قبول با واقعی پێ کاکە واز لە ئەمریکا بێنە بە من واقعی پێت بریتانیا لێت قبول من کاکە کاکە بریتانیا و ئەمریکاش قبولیان نەکرد پێشمەرگە بمێنێ مایشەوە لە 2023 بە کاک مەسعود یاون نابێ پێشمەرگە بمێنێ ئەوشینە میلیشایە مایشەوە وتیان فیدراڵی حافظاتە و ناکرێتە جوگرافیا کردمانیشە جوگرافیا ئەزانی سەیری ئیرادەی تۆ دەکا کاکشوان ئیرادەمان یەک نەبوو لە ریفراندۆم کوردستان دەنگی نەدا لە نەتیجەکەی چیمان کرد کەرکووکمان تەسلیم کرد کەرکووکمان تەسلیم پێشەوە پاشگەز بووین واللهی یەک ڕۆژیش پێشەوە پاشگەز زۆر باشە بێنە کاکشوان تەسلیم بووە من نمونەیەکت پێ دەدەم من نمونەیەک بەڵگاهەیە بەس مان زعیف نییە وڵاتە هەموو شایەت بەڵگە بێنە بەس من یەک شتەڵێم ئەم عێراقچیانەی کاکشوان لە 2014ەوە لە 2017ەوە بڵێن هەموو ڕۆژێک بە هەرێمی کوردستان بچنەوە بەغدا ئێستا کاکەوە هەرێمی کوردستان چۆ بەغدا و ڕێکەوتنیشی کرد و ڕێکەوتنەکەش هێشتا باری کوردستان باری عێراق بەقووەترە ئەوە عێراق بە قسەی نەکردن بەس بۆ یەکجار بۆ مێژوو بۆ یەکجار بن لەبەر خاتری کوردبوونتان لەبەر خاتری زمانەکەی دایکتان بەس یەکجار بێنەوە لەگەڵ هەرێمی کوردستان بڵێن کاکە ئێمە پشگیری تۆین تۆ چ بڕیارەکە دەبی دەین ئەگەر بەغدا نەهاتە چۆکە دەستوری جێبەجێ نەکردن ئەوانەی کە ئێستا عێراقچین هەمویان لە حکوومەتی هەرێمن بڕۆن لە کۆبنەوەیەکی ئەنجومەنی وەزیران بکەنە معارەزەیشەوە هەمویان لە ئەنجومەنی وەزیران هەمویان پێکەوە بۆ لە کوردستانە پێکەوە بە تاکید وایەندامی خولی سێمی عاتیفە ناکرێت کە لەگەڵمان بوون زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون هەر لە خۆشی دابن سپاس.